نەوەکە چییە ئامانج لێ چیەوە ناوەڕۆکی کۆبوونەوەکە چ تەوەرێک لە خۆیگرێتن و بابەتە سەرەکیەکانی کۆبوونەوەکە چین؟ بەڵێ دیارە لیژنەی باڵای دانوستانەکانم بەیانێ لێرە لە یەکێک لە ناوەندەکانی لێکۆڵینەوە ڕۆیا و ئەو ڕۆیایی پێشکەش کرد کە بۆ ئایندەی سووریا هەیەی بۆ دانوستانەکان ئەو دانوستانەی کە پێی ڕێکوتنامی نەتەوەی گرتوەکان وەروە بە پێی ئەو ڕاگەیەنراوی جنێڤ چەند ساڵ لەمە پێشخرای ڕوو لە ئەمڕۆ ڕیاز حیجاب بەرپرسی لیژنەی باڵای دانوستانەکان ئەو نەخشە ڕێگایی خستە ڕوو کە تیایدان لە سێ خۆناغ پێکاتوە خۆناغی یەکەم کە 6 مانگ دەخایەنێت وەستانی شەڕ و پێکدارانەکانە ئەوڕوا دەستکردنە بە دروستکردنی هەوڵدان یاخود ئامادەکاری بۆ دروستکردنی حکوومەتێکی کاتی و دواتر ساڵ و نیوێک دەستکردن بۆ حکوومەتە دواتر پەڕینەوە بۆ قۆناغێکی هەمیشەی هەرچەندە ئەم هەنگاوانە هەندێکیان باس کراون پێشتر ئەوەی کە نوێ هەر لە ئەم دوای نیوەڕۆی ئەمڕۆ لەگەڵ وەزیری دەرەوەی بەریتانیا بۆریس جۆنسن هەروە ژمارەیەک لە وەزیرانی دیکەی دەرەوە لە لەندن کۆ دەبنەوە بۆ قسەکردن لەسەر و نەخشە ڕێگایە دیارەوە دەزانین پێشتر لە مانگی چوارەوە شەڕ و پێکدارانەکان یاخود دانوستانەکان وەستێنراون لەبەرەوەی کە حکوومەتی سووریا هێشتا پابەند نەبووە بە وەستانی ئەو شەڕ و پێکدارانەوە کە بە پێی ڕێگەوتنامەکە قسەی لەسەر کراوە یەکێک لە خاڵەکان کە باسی دەکەن ڕۆشنی بەشار لە ئەسەدە کە ئەمە یەکێکە لەو خاڵەی کە جێی کێشمە کێشە لەلایەکی دیکەوە مەسەلەی ئامادەنەبوونی کورد لە نێو ئەم لیژنەیەدا یەکێکە لە خاڵەکان من خۆم کەمێک لەمە پێش قسەم لەگەڵ ڕیاز حیجابدا کرد بۆ ئێنارتی پرسیارم لێ کرد ئایا کورد نوێنەرایەتی دەکرێت ئەوان باسییان لەوە کرد کە سووریا ئەوان سووریایان دێت کە هەموو پێکاتەکان تیایدا بەشدارن بە کوردیشەوە بەڵام ئەوان پێیانوە ئۆتۆنۆمی یاخود فیدراڵی ڕێگەچارەیەکی باش نییە بەڵکو سووریایشی یەکگرتو ئەو کوردانە کامانن بەشدارە بن لە چوارچەوەی ئەو کانتۆنانەی کە لە ڕۆژاوای کوردستان هەیە یاخۆت ئەو کوردانەی کە لە ئۆپۆزیسیۆن داهن وەکو نوێنەری کورد وەکو پێی کاتە بەشدار دەبن. بەڵێ وەک دەزانین من قسەم لەگەڵ نوێنەرانی پێدەش کرد هەر دوێنێ هەرچەنە هیچ لە دوانێکیان نەدا بەڵام ئەوان پێیان وایە کە ئەم هەنگاوە شکست دێنێ لەبەرەوەی کە کورد وەک کاریگەرترین هێز لە ناوچەکەدا جگە لە کورد لە هێزەکانی دیکەی عرب و کە نەتەوەکان دیکەش باوەبەشی لەگەڵ کووردا توانیوانە بە شێوەیەکی کارە بتوان هەندێک ناوچە کۆنتترۆل بکەن ئەوان پێیان وایە بەبێ بەشداری کورد ئەم پرۆسێ شکست دێنێ ڕیاز حیجاب باسی لەوە کرد کە کوردیش دەبێتە بەشێک لەم پرۆسێ بەشێک لە ئایندەی سووریا و هەموو مافێکیان بۆ دابین دەکرێت بەڵام دیارە پەیەدا و هەروەها هێزەکانی دیکە بەشدار نین لەم پرۆسێدا ئەمەیشێکە لەوانەیە کە هەندێک بە ڕەشبینی تەماشای ئایندەی ئەم کۆبنەوە دەکەن بە تایبەتی کە رووسیا بەشدار نیە تایدا رووسیا ئامادە نیە بێتە سەرمێزی گرتووە یاخود پشتگیری ئەسەد لە دەست نادا و هەروایشە لە خاڵەکان کە باسیەکەن لێرە ڕۆشنی بەشار ئەسەدا کە ئەوان دەڵێن بۆ یەک چرکەش بێ نامانێت لەسەر حکم بێنێتەوە کامەش دیارە داواکاریی قورسە بەڵام دواتر بزانین لەگەڵ وەزیرانی دەرەوەی هەم بەریتانی هەم وڵاتانی دیکە ئایا چ لێ دوانێکیان دەبێت هەچەند ئێستا بە چەند لاپەڕەیەک ئەو نەخشە ڕێگایان خستۆتە ڕوو کە باز لە هەندێک لە وردەکاریەکانی دەکەن کە ئایا دەیانێت چۆن سووریایشی دیموکراسی سووریایەک بێ هەروە هێزە دەرەچەکان بچێت دەرەوە لە سووریاوە تا هەندێک بنەمای داڕشتۆ